ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتانە بەردەوامە بین و لە ئێستادا تەوەری سۆدیۆمان هەیە جا باس لەواکەین کە دوو پەیکەر لە شاری سلێمانی دروستکراون لەلایەن پەیکەر سازێکی شاری سلێمانیەوە کە پەیکەرێکیان پەیکەرێکی زۆر گەورە بێت گەورەترین پەیکەرە بێت لە شاری سلێمانی و پەیکەرەکەش بۆ پێشمەرگە بێت کە پێشمەرگەیەکە دەستێکیانی ئاڵایە و دەستێکی دیکان چەکە و پەیکەرێکی دیکەش هەیە کە ئەم پەیکەرەیان بۆ بیرمەندێکی عەرەبا بە ناوی هادی عەلەوی کە حاشایی لە نەتەوەکەی خۆی کە عەرەبا کرد بەهۆی کیمیابارانکردنی منداڵانەوە تەنانەت شعرێکیشی بۆ منداڵان نووسی لە ئەو کاتەیە لە ئێستایا پەیکەرساز و هونەرمەند مامۆستا بەختیار هەڵەبجێ لەگەڵمانایە کە گفتوگویەکەکەین لەسەر هەردوو پەیکەرەکە و لەسەر کارەکانی دیکەشی بێگومان مامۆستا بەختیار بەخێر بۆ سۆدی کورسات مەگەزین. سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆش. سەرەتا با لە باسکردنی پەیکەری پێشمەرگەوە دەست پێ بکەین کە ئەمە ئەبێتە گەورەترین پەیکەر لە شاری سلێمانی. بۆچی ئەم جاران و لە ئەم کاتەیە پێشمەرگەت هەڵبژارد و بڕیارەدا پەیکەرێک بۆ پێشمەرگە بنەخشێنیت؟ مەسلەی بڕیاردان بۆ دروستکردنی پەیکەری پێشمەرگە زۆر کۆنە هی ئێستا نییە بەڵام لەبەر چی تەخیر بووە نازانم. من کاتی خۆی ساڵی 2008 داوام لە بەڕێز دکتۆبەر هەم کرد کە پەیکەرێک بکەین بۆ ئەوی کە عەرەب پێوترێ پێ ئەڵە جوندی مەچوول بۆ پێشمەرگەی نەناسراو بەڵام دیارە شتەکان نەچووە پێشەوە و جێبەجێ نەکرا بەڵام پاشان کاک جەمیلوان کۆمەڵی پێشمەرگە دەرینەکان ئەویان کردووە کە پەیکەرێک بۆ پێشمەرگەیەک دروستکرد و سومبلی پێشمەرگە. ئەم پەیکەرە چەند جار لەژنەی بۆی گیرا و ئەوی بۆ کراوانەوە حاصڵ نەگەشتە جێ نەتیجە لە مانگی 1 و 2 کاک جەمیل تەکلیفی لە من کە ئەو هەڵسم بەو کارە و ئەو پەیکەرە دروستکەم. ئێستا ئەم کارە تەقریبەن لە مانگی 2 من خەریکەم هێشتا تەواو نەبووە تۆزێکی ماوە تقریبان ئەوەی کە ماوە مەسەلەی دانانە لەو شوێنە ئەو شوێنەی کە بۆیان دیاری کردو فولکەکەی هەواری شارە ئەبێ لەوێ دابنرێت بەڵام تۆزێ لەبەر ئیش و کاری جێگە و ڕێگەکەی جارێ ماوە چکۆ احتیمال هەیە ئەو شوێنە بێتە ئەندەرپاس و هینی سیارە و مەشغەڵەتی زۆر تێبکەوێ منیش نامەوێ دای بنێم و سوێنێ لای بەرین ئەمەوێ لە شوێنێک هابێت تامان ناسابت بێت چکۆ بەڕاستی تۆ کە کارێکی واکەی خوێن و ئەسقان و هەموو جودی خۆ دەخەیتە ناوی ئاسان نییە تۆ لابردنی ئەو کارە جایتر لەوێ هەڵی گریت و بخیتە شوێن و دووبارە دای بنێت چکە پەیکەرەکە گەورەیە بەس پەیکەرەکە خۆی تقریبەن 9 مەتر دەرئەچێ دەستگە لە قاعیدەکەی جا لەبەرەوە جارێ ئەو ئشکالاتانە ماوە نازانم ئەگاتەکوێ و ناگاتەکوێ. کەواتە با ئەم جاران باز لە پەیکەرەکەی دیکەیان بکەین کە ئەمان هی بیرمەندێکی عەرەبا کە ئەویش هادی عەلەویە. چۆن بۆ بڕیارەدا ئەم پەیکەرەیان دروست بکەیت و چ شتێک پاڵنەریتەوە بۆ دروستکردنی پەیکەرێک بۆ ئەم بیرمەندە؟ کە من ئەو کەسانەی کە وەکو ئینسان بیرکەنەوە لە واقعانی مەهمەکان من کورد بم مەهمەکان کوردێک هەرز غەڵەتێ بکە لای عەرەبێکا قەت لای ئەجنەبیەکە مەسەڵەن غێرە کوردێکە زەحمەتە دان بەو غەڵەتەی ئەوا برێم ئەمە زۆر قورسە. کە من ئەو کەسانی وەکو ئینسان بیرەکەنەوە هادی عەلەوی پیاوێکی بیرمەندی عەرەبە پیاوێکی زۆر ئینسانە زۆر جوانە زۆر شاعیر و نووسەرێکی زۆر باشە. ئەم پیاوە کاتێکی کیمیابارانی هەڵەبجە ئەکرێ دەنگ و باسەکە ئەیبیسێتەوە تەواو جاران دەنگ و باز هەروە ئاسان نەبوو بیستنەوەی وەکو ئێستەی کە ئەعلام و سۆشیال میدیا و ئەم جۆرە شتانە هەیە ئەو لە سووریا بوو ئاوارە بوو بەو دلیلەی خۆی ناڕازی بوو بەرامبەر بە حیزبی بەعس کاتێکی کە کیمیابارانی هەڵەبجەکرا و قەزەی بیست شعرێکی بۆ مناڵانی هەڵەبجە نووسی ئەی مناڵە هەڵەبجە یەکێکی ئێستا لە کۆڵانەکەی خۆتا یاری ئەەکەی من بەریم لەو نەتەوەی کە تۆی والێ کردو من بەریم لەو فڕۆکەوانی کە تۆی بۆم باران کردووە بەم شێوە شعرەکە دێتە خوارە. شعرەکە زۆر بە پێزە زۆر جوانە کاتی خۆی مامۆستا جەمال غەمبار تەرجمەی کردووە بە کوردی شارەکەی تەرجمە کردووە پاشان کاک مامۆستای گەورە عەبدوڵڵا پەشێو شعرێکی بۆ ئەم پیاوە نووسیوە کە ئەڵێ تۆ لە ناو ئەم هەموو گرگن و قەزەمانە تۆ باڵای بەرزی خۆت لەکوێ هێنا ئەوە شارێکی زۆر جوان بە پێسی لەسەری نووسیوە بە حەماسەوە باسی ئەکاوەمانە. من ئەو کارم کردووە تا ئێستا کە سپۆنسەری نەکردووە ئەو کارە هەلای خۆمە بەڵام تەمە ناکەم بە زووترین کار سپۆنسەرێکی بۆ پیا بێ و هیوادارین لە ناو مۆنومنتەکەی هەڵەبجەی شەیدا دای بنین. ئەمەش هیوادارین. کەواتە دروستکردنی پەیکەرێکی لە ئەم شێوەیە کە وەکو خۆ دووتت
يعني بەڕاستی گیان و وجودیەتی خۆتی بەتەواوەتی تیادانێتەوە بەدڵەوە دروستیکەی کاتی چەندێک پێویستە بە شێوەیەکی گشتی بۆ پەیکەرسازێک دروستکردنی پەیکەرێکی لەم جۆرە کاتی چەند ئەوێت؟ وەڵڵاهی بەلای کەمەوە 6 مانگ حۆمانگی ئەوێ بەس بۆ دروستکردنەکەی بەزێ لە قاڵبکردن بەڵام تۆ سەکەم کاتێکی کەمترە ویستەوە بۆ پەیکەری پێشمەرگە لە کاتێکە گەورەترین پەیکەرە لە شاری سلێمانی. ستافەکەمان هین من هەر خۆم تۆزە سەریعم لە ئیشکردنە هەر تەبعی خۆم وایە ستافیشم زۆر بوو ستافی باشمە بوو ئیشکردن لەگەڵما ئەوە وای لەکەشتەکە سپاس دەکەم کەشتەکە زۆرتر تێپەڕێت چکە بەڕاستی ستافی تێکردنی قاڵبەکان ستافی قاڵبەکان ئەمانە هینێکی مهمە خەڵکی شارەزا و باشت لەگەڵا بێ زووتر تێپەڕێ وەک لەوەی کە ئەو خەڵکی کە لەگەڵتان باش شارەزاییان نەبێ هەر خۆت فرای هەموو شتەکان بکەوێت لە بەرزێکی زۆری شەوە کاری لەسەرەکەیەوە ترسنەوە لەوەی کە خوانەخواست کە زۆر بەرزە وەگوتن 9 مەترە و هێشتاش قاعیدەیەک ئەمێنێکە لە ژێریادا بنێت و زیاتریش بەرزترە بێتەوە ئەو قاعیدێک کە بۆماندانەوە 3 مەترە 3 مەترێت سەر 3 مەتر بە تقریباً 12 مەتر بەڵێ ڕاستە کەواتە با باسێک لە ئەوە بکەین لە موادەکانی کە ئەم پەیکەرەی پێ دروست کراوە ئایا موادەکانی کە ئەم پەیکەرەی پێ دروست کراوە هێندە باشە کە بەرگی ئەم گەرما و سەرمایی لای خۆمان بگرێت مەواد زۆر گرنگە بۆ پەیکەر لە شوێنێکی گرنگی شاری شادانرێت ئەمە باشترین مەواد نییە باداخەوە چکە باشترین مەواد برۆنزە و بەرد ئەمە مەوادێکە کە تەقریبا بڵێن تەمەنەکە 100 ساڵ 70 ساڵ بۆ 100 ساڵە تەمەنەکەی دوای ئەوە ئەگەر ماین و نەبردین بتوانین مەسەلەن تازەکردنەوەی بۆ بکە یان مەوادەکەی لە ئایندێکی ترا بتوانین بگۆڕی بە مەوادی بڕۆنج چکەم کارێکی فایبەرگلاسە هاڕاوی بەردی مەرمەڕ و فایبەرگلاس تێکەڵەکرێ مەوادێکی زۆر کوالیتی نییە وەکو بڵێکە وەکو کارێکی برۆنز بە ملیۆن ساڵ ئەمێنێتەوە برۆنزی چی لێ نایە بەرد بە هەمان شێوە بە ملیۆن ساڵی چی لێ نایە ئەمانە کاری باشن بۆ پەیکەر مەوادی باشن بۆ پەیکەر بەڵام بەداخەوە لێرە بە هینی بودجە و بە مەسلەی ئەوەی کە بودجە بەش ناکا و پارە نیە ئەم جۆرە شتانە ئێمە بەم مەوادە فایبەرگلاسە کارەکەین ئەم فایبەرگلاسە مەوادێکی باش نییە ئەگەر بێتە سەر واقع و حەقیقەت چکە تەمەنی کەمە تەمەنی مەسەلەن 6 ساڵ 70 ساڵ هیچ نییە بۆ پەیکەرێک بمێنێتەوە بەڵێ ئەگەر دیقەت بێ مەسەلەن پەیکەری نارامسین لە قەراق کراوە خوازانە چەند هەزار ساڵ لەمەوە پێشە پەیکەری قسقاپان بە هەمان شێوە پەیکەرەکانی یۆنان مەسەلەن کە چەندەها هەزار ساڵە دروست کراوە ئەمانە هی فیرعەونیەکان 5-6 ساڵە دروست کراوە بەردە ماوەتەوە برۆنزە ماوەتەوە تەمەنی پەیکەرە تەمەنێکی دوور و درێژە وەکو تەمەنی جلوبەرگ نییە یا تەمەنی هیچ شتێکی تر لەو بابەتانە نییە تۆ بێ بە کوالیتێکی وا دروستیکەی بە مەوادێکی وا دروستیکەی کە تەمەنەکەی زۆر بێ تەمەنەکەی زۆر بێت بەڵام لە هەمان کاتشایە بەرگەی سەرما و گەرما بەڵێ ئەمە هیچ کێشەیەکی نییە بەڵێ ئەمە وەکو کوالیتی ئەگەر بڵێم باشترین کوالیتیوان بۆ کردووە بۆ لەم مەوادەدا و ئێمە بەپێی ئەوەی هەم من و هەم کامیاری برام خیبرەی ئێمە کۆنترە لە ئەو هاوڕانێت لە بواری پەیکەرە زووتر مەسەلەن من لە ساڵی 98 لە تورکیا ئیشم بە فایبەرگلاس کردووە فایبەرگلاس بەکاری هێناوە ینی تەجروبەی ئێمە لەگەڵ ئەمە چۆن عەرەبەکەڵی ئەقدەمین ئێمە لە هەمویان کۆنترین زۆر باشە مامۆستا بەختیار کاتێک کە پەیکەرێک دروست ئەەکەی ئایا پەیکەرەکان بەپێی داواکاری دروستەکەی دیاخۆت ئەوە تا کاتێکە خۆت حەز ئەەکەی پەیکەرێت دروست بکەیت و بنەخشێنیت ئەوە لەو کاتەیە دروستی ئەەکەیت ئێمە دوو جۆر کار ئەەکەین کارێکمان هەیە تەڵەبیە داواکاریە خەڵک دێت داواکە مەسەن پەیکەری فلانە شاعیرمان بۆ بکە فلانە نووسەرمان بۆ بکە یا فلانە پێشمەرگە کێکێ ئەمە کارێکی تەڵەبێ داواکاری خەڵک دێت داواکە کارێکی ترمانێ نەخە کاری هونەری خۆمانە ئەنی خۆم بۆ خۆم دروستیەکەم بۆ حەزی خۆم دروستیەکەم ئەم کاریان جیاوازترە ئەم کارە لای ئێمە خۆشەویسترە چونکە لە ناخی دڵ هەر دقیقەن بۆ خۆمی دروستەکەڵێ یەکێ شتێک بۆ خۆی بکە جیاوازە لە کارەکانی تر بەڵێ ئەوانیژە بێتەوە بە وەفایەک و بە سیقەیەک و بە متمانێکی زۆر باشەوە کارانەشوێت خۆش ئامانەتێکە لە ئەستۆی تۆ لە ئەستۆی تۆی بێ بە ڕێکوپێکی جێبەجێ بکە ئێمە کارێکی پیرۆزەکە تۆ بێ ئەو ئامانەتێک خۆی بگەینتە جێگەی خۆی تەقسیری نەکەی لە کوالیتی تەقسیری نەکەی لە جوانی و باشی و شەباهەت و ئەم جۆرە شتانە بەڵام دوجار کارە هونەریەکە هی خۆتەوەی تر بۆ دڵی خۆ دەیکەی ئەوە وەکو شەباوەکو فۆرم جوانترە لە لای ئێمە تاوەکو و کارانی دیکە داوا مامۆستا بەختیار هیچ کاتێک هەبووە
داواکاری ئەوە هەبێت کە پەیکەرێک دروست بکەیت بەڵام تۆ ئەو کەسەت ینی پێ باش نەبووە کە دروستی بکەیتەوە نازەمێنی چۆن بڵێ با بڵێن زیانێکی بە کوردایەتی گەیان دەبێت چکە تۆ هەر لە ناخۆی کوردستانانیت بەڕاستی سەرچیتە دەروی کوردستانیش یا بڕوات بەو کارە نەبوو بێت دروستن نەکرد بێت و ڕەبسە کرد بێتەوە هیچ کات نەکەر هەر کارەکە ئەو من هیچ کات مەسەن کارێک بۆ کەسێک ناکەم کە دژی کورد بوو بێمە تایسە نەم کردو و ناشیکەمەوەکو مەبدە ئەماڵێم و خەڵکیش هەبووە ویستێتی سپۆنسەری کارێکی من بکە بەڵام من پێ ڕازی نەبووم نەمداوتە دەستەوە یعنی ئەو حاڵەتانە هەبوو بەڵێ هەم مەسەن حازر بۆ باشترین پارەش بدات بۆ سپۆنسەریەکێ مەسەن یەکێ لەو کارانە من خۆم ڕازی نەبووم زۆر باش مەسەلە پارەکەی نییە مەسەلە مووقیفەکە لای من ئەو کەسە هی ئەو شانی ئەوە نییە افتتاحی و دەستە خۆش بێت کەسایەتەکە مهمە هەمیشە ئەڵێن هونەرمەندان پەیکەرسازان بە شێوەیەکی گشتی جیاوازن تەنانەت لە هەڵبژاردننی جلوبەرگەکانیشە جا پێم بێ ئەو جوولانەی تۆش مەتریالەکەیان لە شاڵی جلوبەرگی کوردی پیاوانە ڕاستە زۆر جیاواز و جوانیارە یەکسەر دیارە چۆن ئەمە دەسەجلی شاڵی خۆم بوو ئی خۆت بوو بۆ شوێ نەنە هەر دەسەجلی شاڵ دروستت کردەوە دووبارە بەکارت هێناوە و دووبارە دروستم کردەوە کە پێوتر ڕسایکلن جلی شاڵ عادەتەن ئەم سەرقۆڵ و لای قاچەکانی خەریکە ئەپوچێت و کە کۆنە بۆمانە بەس من ئەم کە ئەم جلانە وای لێهات دڵم نەهات کە ڕەنگەکەی زۆر جوان بۆ بەلام هەم ماشەکەشی جوان بۆ هەم ڕەنگەکەشی هاوڕێکم هەیە کاک مەحسینی خیات لە بازاڕی دەبۆکە خیاتێکی زۆر باشە بەتایبەت خیاتی ئەو بەڕێکلامێ ڕێکلامێکی زۆر باشە لێرە چاوی ماچەکەم چوون بەلایە وتم مەحسینوتی ئەوتم شتێکی وام هەیە قاتێ جلی شاڵی خۆم هەیەمە بیکەم بە هێلەکێک و پانتۆڵێک بیری کردەوە وتی نابێت کاک مەحسین بۆم کە بە هێلەکێک و پانتۆڵەوتی نابێت وتمیسە خۆم هەڵێەوە شوێن بۆ خۆمی کەم دەستکاری شتەکانم مەکە بە خۆشێتی هەموو شتێکەکەی لاشە وەڵای تر باش خۆی دەستی پێ کرد و زۆر جوانیش دەرچوو بوو پەیکەر سازم ئەوە ئەتوانم کەم ئەمەشیان هەرتوانم دەستە خۆش بێت و وەڵای جلەکانت زۆر لەبەر تا بە جوانی نەخشاوە ئەمە ئینەکەی ئەوەیە تاکە کەس نیە تاکە هەر بەڕاستی یەکسەر دیار بوو ینی چاو ئەچێتە سەری کە شتێکی جیاواز و جوانە پیرۆز دەبێ ماوەسا بەختیارجەواب باسێک لەو بکەین کە تۆ هەمیشە بەکاریت هەمیشە کار و چالاکیت هەیە هەمیشە پەیکەرە هەیە سەرقاڵی چیت لە ئێستا بەدەر لەم دوو پەیکەرێکە باسمان کرد لە بەرنامە وڵاهی من خەمێک لە ناخی منایە هەمیشە بۆچی قوربانتم دەیتر خەمەوە هاتبوو چی بکەیت خەمێک لە ناخی منایە هەمیشە مەسلەی جینۆسایدە جینۆسایدی کورد دایما لە خەیاڵی ئەوە خەمی دڵی هەمومانە شەو ڕۆژ لە خەیاڵی ئەوام چۆن بتوانم ئیش بۆ جینۆساید بکەم من تایسە حەوت پەیکەرم دروست کردوویەکی 6 مەتر بەرز بۆ مەسەلەی ئەنفال من لە سراسەری کوردستانە لە دووهۆک هەمە لە بلوبارزان هەمە لە تەختەق هەمە لە گاپێڵۆن هەمە لە کەلار هەمە لە هەڵەبجە هەمە لە بناری گل نزیکی دوو سوورمات و هەمە ئەم کارم ئەمەوێ بگەینمە دوا مەنزڵ چۆن بڵێ تا بتوانم زیاتر بڵاوی کەمە ئەو شوێنانی کە بەرشاڵاوی بەدناوی ئەنفال کەوتون ئەم کارەیان بگەێنمێ ئەمە زۆر مهمە هەمان ئەو کارەشم کردو بە گوڵەوەک و گوڵەیەخە ئەیدەمە ئەو کەسانی کە زۆرترین بابەت لەسەر ئەنفالە نووسن یا فیلمێکی زۆر ئەکەن لەسەر ئەنفالیا چالاگوانی ئەنفالن یا تاقانەی ئەنفالن تاقانی هەڵەبجەنوک و ڕێزدانانی ژەیدەمە ئەوانش ئەو مهمە بەلامە مەسەلەی هەڵەبجەش بە هەمان شێوە مەسەلەن لەوێ کیمیابارانی هەڵەبجەمان هەیە کارێکم هەیە بۆکو GPS وایە بۆ دیاریکردنی شوێنی بۆمبە کیمیاوەکانی هەڵەبجە بە هەموو هەڵەبجە ئەو ساڵی کە کیمیاباران کرا ساڵی هەشتاوەش تەنها 22 بۆمب کیمیاوی بوو ئەو هەموو تەقینەوە و کوشتن و کوشتارە تەنها 22 بۆمبی قومبەلەی کیمیایی بوو من خەریتەیەکم لای هەیە ئەو زەمانەیە یاخۆ بڵێن دیاریکردنی شوێنی بۆمبەکانە تایسە 2 بۆمبم لەوانە جێگەی 2 بۆمب لەوانە کردو بە پەیکەر کاتێک کەسێکە ڕاتە ناو ئەو شارە نازانێم شارە ستۆریەکەی چی بۆ حکایەتەکە چی بۆ چی لێ قامەوە پەیکەرەکەی پێکەکەش دیوارە لە ناو کۆڵانەکانە لەرگوێ بۆم بۆ بێ و داناوە کە لێەوە ڕای بینێ ڕەنگێکی سووری زەقە یەکسەر سەرنجی ڕاکێشێ ئەمە چێری خوێنێتەوە لە ژێرەوە تایتڵم بۆ نووسیوە ساڵی چەند بووم بۆم بە ئەو گەڕەکە چەند شەیدی تیا بۆ دیارترین شەیدەکانیان چەند ژێر زەمینی تیا بووە نوعەتی کیمیاک غازە کیمیاوانەی کە بەکاراتون ئەوانە هەموو لە ژێران نووسیوە ئەم پرۆژێژێکی کە لەو پرۆژانی کە ئەبێ
بیگەن مانزڵ هەمووی کوتایی ئینشاءالله بتوانیت ئەو کارەی کە ئەتەی بیکەیت و لە دڵتە بیکەیت. کەواتە کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت ئەو پەیکەری پێشمەرگە کەی دائەنرێت؟ بینەریە بین دەنگێک هەیە مانگی دەبێ دەنگێک هەیە مانگی دەبێت نازانم خۆیان ئامادە کردو بۆ چ مناسبەیەک لە مانگیدا. زۆر باش. ئەو کۆمەڵی پێشمەرگە دەرینەکان کاک جەمیل و بە ڕێزانەی تر شتێکی وان بیستۆ کە مانگی دە ئفتتاح بکرێت. ئینشاءالله بزانین ئەوان چۆنە بێ بەڵام خاڵکە شوێنەکە شوێنێکی ئەوە بێ شیاو بێ. ئینشاءالله دەستە خۆش مامۆستا بەختیار بە هیوای کاری زۆر جوانتر و باشتر. سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمانە بێت. عەزیزەکەم زۆر سپاس.